بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنمەیەکی نوێ بەرنامەی بەهاری پێتان شاد دەبم بۆ قسەکردن لەسەر ئەو دیاریانەی خوای پەروەردگار لە ڕێی وەرزی بەهارەوە بە گەلی کوردی موسڵمانی بەخشیوە. جەوێکی خۆش، کەش و هەوایەکی ساف، ژینگەیەکی جوان، لەگەڵ ئەم ژینگە جوان و جەوی خۆش و کەش و هەوا سافەیە خوددا هەندێک ڕووەک و بەروبوومی بەم ناوچەی ئێمە داوە کە شیاوی ئەوەیە بیریان لێ بکرێتەوە و قسەیان لەسەر بکرێ، وەکو چۆن لە ڕابردوودا بە درێژایی مێژوو لەلایەن بنەماڵە جیاوازەکانەوە بەکارهێنراوە و لەلایەن لادێنشینی و تەنانەت شارنشینیەکانیشەوە سوودی لێبێنراوە، هەم وەکو ژەمی سەرەکی، هەم وەکو ژەمی لاوەکی یا هەم وەکو بەکارهێنانی لاوەکی ڕۆژانە. ئەم ڕووەکەی کە ئەمڕۆ باسی ئەەکەین قسەکردنە لەسەر ڕووەکی کەنگر کە یەکێکە لە ڕووەکە بەهاریەکان لەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی و بە تایبەت ئەم منتیقەی خۆمان دەڕوێ لە کۆتایی وەرزی زستان و سەرەتایی وەرزی بەهارەوە. بۆ قسەکردن لەسەر پێکهاتەکەی سووڕی ژیانی، گەشەکردنی، سوودەکانی و شێوازی بەکارهێنانی هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە بکەین لەسەری ئەم بابەتانە لەگەڵ بەڕێز مامۆستا جەلال سەید کەریم، پسپۆر لە بواری بایۆلۆجی و شارەزا لە بواری چارەسەری میلی کوردەواری قسە دەکەین. ومێ دەکەم پرسیارەکانی ئێمە تێراوتان بکە و پڕزانیاریتان بکە لەبارەی ڕۆکی کەنگەرەوە. مامۆستا جەلال بەخێر بێت. سپاسانەکەم، دەستان خۆش بێ. سلامت بی. مامۆستا جەلال، من سەرەتا بەوە دەست پێ یەکەم لەسەر ناوی کەنگەر چییە، چۆنەوە پێناسەی ڕۆکی کەنگەر چییە؟ بەڵێ، تەنها بە ناوی خودای گەورە. کەنگەر هیچێکە لەو ناز و نعمەتانەی کە خوای گەورە لە کۆنەوە بە مرۆڤایەتی بە تایبەتی بە میلەتی کوردی بەخشیوە. ئەلبەتە ڕۆکێکی بەهاریە، واتە لە سەرەتای بەهارە سەردەدێنێ و گەشە دەکات. ناوی زانستەکەی گۆندلیە تۆرنیفۆرتی، ئەو ناوی زانستەکەیەتی، واتە ڕۆکێکی جیهانیە لە جیهانە تۆمار کراوە هەیە. ناوی بابلین فارسیەکەشی هەر کەنگرە، ناوی عەرەبیەکەی حورشفی پێوترێت یان کۆعیبی پێوترێت. ئەتوانین بڵین کەنگرێکێکە لەو ڕۆکانەی کە قەدەکەی و ڕەگەکەی لە ژێر خاکە لە وەرزی دوور و درێژی پاییز و زستانە گەشە ئەکات. بۆیە لە ڕووی زانستی ڕۆکزانیەوە ئەو ڕۆکانەی کە بەشێکیان لەژێر زەویایە و دواتر بەکاردی بۆ خۆراک ئەتوانین بڵین پڕ خۆراکترین ڕۆکن، بە تایبەتی سەر کۆک بێن باسەکەمان لەسەر کەنگرە. لەبەرەوەی هەرچی کانزا و هەرچی ئەو سوودانی کە ناو زەویەکەی هەیە کەنگەر ئەتوانێ هەڵی بژێ بۆ خۆی، دواتر ئێمەش کە با بڵین زیاتر لاسکەکەی یاخود با بڵین بەشی خوارەوەی بەشی ناو زەویەکەی خۆی نەک دڕکەکەی بەشی هەوایەکەی ئەتوانێ بڵین هیچێکە لە خۆراکە پڕ وزەکان و هیچێکە لەو خۆراکانی کە ڕێژەیەکی باش لە کانزاکان، لە ڤیتامینەکان، لە ڕیشاڵەکان، لە پرۆتینەکان تێدا. ئێمە دواتر دێنە سەر بابەتی ئەو سوودانە یا ئەو پێکهاتانی کە لە نێو ڕۆکی کەنگرا هەیە. بەس من دەمەوێت جەخت لەوە بکەمەوە لە چ ناوچەیەک زیاتر ئەم ڕووەکە دەڕوێ. بەگشتی توانین بڵین قەتپاڵ و ناوچە شاخاویەکان، بە تایبەتی ئەو شوێنانەی کە وەرزێکی باران تایە تا کاتێکی درەنگ باران ئەبارێت. بۆ نمونە بڵین لە ناوچەی قەرەداخ، لە ناوچەی قەندیل، لە دەشتی بۆ نمونە کەلار و بەڵین دەشتی گەرمیان، یا لە ناوچەی شارباژێر، ئەو چەند ناوچەی کە باسی مە باڵین بارزگای سلێمانیەکەین لە دەشتی هەولێر، لە زۆربەی ئەو شوێنانی کە باران تا درەنگانێکی بەهار ئەبارێ لەو شوێنانە کەنگەر زۆر زۆرە. باشە، ئەم ڕووەکە و کاتی کە بگەڵێ هەڵدەکێشرێ هەڵدەکەنرێ دەبردرێ حتمما بە شێوەیەکی گشتی ڕێگەکەی لە نێو خاکە بەجێ ئەمێنێ. بە بەردەوامی باران ئەم ڕێگە توانای ئەوە هەیە جارێکی دیکە قەدیتر وەگەڵێ دروست بکاتەوە جارێکی تر بڕێتەوە. خۆی بەو شێوازە ئێمە کا بڵین کە ئەو قەدەی کە دەرەکەین لاسکە سپێکی کە دەرەکەین ئەمە بەشێکی لە ژێر خاکە مێنێتەوە، لەوە سەر دەرەکە. یەکێکی تریش لە ڕێگاکانی زیادبوونی کەنگەر ئەوەیە کە ئەو ناوچوانی کە دەستی خەڵک نایگاتێ، ئەو ناوچانی کە بڵین تۆزە دوورە دەستن یان هەندێک کەنگەر هەیە با بڵین درەنگ پێگەن خەڵکی تر خەیاڵی بەلای ئەوە ناچێت پشەلیان کاتەوە، لەو شوێنانە پیرە بێت، کەنگرەکە پیرە بێت، تۆ وەکات، تۆ دروست دەکات، کە تۆ دروست دەکات تۆ چێتۆ ناو زەوی جارێکی تەرەو تۆشینە بێتەوە بێ بە کەنگر بۆ ساڵی داهاتوو. زۆر باشە مامۆستا جەلال، لەمەوە دەچمە سەر شێوازی بەکارهێنانەکەی. هەڵبەتە لەوەیە شتێکی سیر بێ، من زۆرم سەرچاوە لەسەری خوێندەوە کەمتر لە شوێنەکانی دەرەوەی کوردستان کەنگر وەکو ژەمی سەرەکی بەکارهێنرێ، لا ئێمە زیاتر وەکو ژەمی سەرەکی بەکارهێنرێ. حتا قسەیەکی کۆنی شەبوو کوردەواری لە کاتی گرانیەکە دەڵێن بۆ ماڵێکیان وتۆ چیتان هەیە، وتوی سێشتمانێ، وتوانە چۆن سێشتانێ کەنگر بە کاڵی بە کوڵاوی نازانم بە سوورۆکراوی. ئەمە قسە لەسەر شێوازی بەکارهێنانەکەی بکەم. باشترین بەکارهێنان بۆ کەنگر کە ئیستیفادەیەکی باشی
سوودێکی بۆ جەستە هەبێ چ بەکارهێنانێکیانە بەهۆی دەوڵەمەندی کەنگر بە پرۆتین و بە ڕیشاڵەکان و بە ڤیتامینەکان و کانزاکانەوە باشترین شێواز بەڕای من ئەوەیە کە بە فرێشی واتە بە کاڵی بخورێ ئەنی کەسێک لاسکەکەی لێکاتەوە ئەو قەد و تۆکڵی لێکاتەوە لاسکە سپەکەی بخۆ ئەگەر ڕۆژی چەندانەیەک بخوا هەتاوەکو وەرزی بەهار تاوا بێ سوودێکی زۆر زۆرەگەنی بەو کەسە بە تایبەتی بە دەستگای هەرس بە کۆندامی هەرس لە جگەر و لە گەدە و لە ڕیخۆڵە و لە کۆڵۆن و لە ئەندامەکانی کە دوای لە سوودەکانە باسییانەکەن بەڵێ بە کاڵی سوودی زۆر زۆرە لەبەرەوەی هەموو ڕۆکێک هەموو خواردنێک کە ئاگری بینی ڕێژەیەکی زۆر لە ڤیتامینەکان لە دەسەدا و ڕێژەیەکی زۆر لە کانزاکانی تۆ دەسەدا بە کاڵی توانین بڵین پاڵفتەی جگەرەکات پاڵفتەی خوێنەکات و کاری کۆئەندامی هەرس ڕێکە خاتەوە بە تایبەتی گەدە و ڕیخۆڵە و پەنکریاس چالاکەکات ئەمە نهێنی ئەوەی کە بۆ کەسێک باشە شەکرەی هەبێت و کاتێک کاڵین پاڵفتەی جگەرەکات یانکاری جگەر چالاکەکات هەرس چالاکەکات بۆ چاوریەکان باشە ئەجینە تۆ لەوانەیە ئەمە کەسێک بەلایە سیر بێ کە کەنگەر سوودی هەیە بۆ چاوری بۆ کەمکردنەوەی چاوری زیان بەخش نەخێر لە ڕێی چالاکردنی هەرس و لە ڕێی چالاکردنی جگەرەوە وا کات کە جگەر کەمێک پشوو بدات و کەمێک پاڵفتە بێت لەو ژەهر و لەو مادە خراپانی کە کەڵەکە بۆ لەسەری لەو چۆریانی کە کەڵەکە بۆ لەسەری لە ڕێ ئەمەوە وا کات جگەر چالاک بێ مەشە زانین کاتێک کە خۆراکێک هەرسە بێت میتابۆلیزمە بێت مادە خۆراکیەکانی ناو خۆراکەکە ئەچن بۆ جگەر لێەوە دابەشە بنجارێکی تر بۆ لەش کاتە ئەکرێ بڵێنێکی لەو ڕێگەیانی کە مرۆڤ لە قەڵەوین ڕزگاریە بێ و لە کێشی زیادە ڕزگاریە بێ ئەکرێ کەنگر بەڵێ کەنگر بەڵێ بەهۆی دەوڵەمەندی بە ڕیشاڵەکانەوە بە پرۆتینەوە کە تۆ کەنگرە خۆی هەست بە تێریەکەی پێویست بەوە نابێت زۆر خۆری بکەیت لە ڕێی دەوڵەمەندبوونی لە ڕووی ئەوەی کە ڕیشاڵی زۆرتیایە جارێکی تر تۆ ڕیخۆڵە کۆڵۆن پاکە بێتەوە لەو بابڕین پاشماوەنی کە لە ڕیخۆڵەکان نامێنێتەوە و غازات و هەڵاوسان دروست دەکات ینی بۆ قەڵەویش بۆ ڕزگاربوون لە قەڵەویش لە وەرزی بەهارە بۆ ماوەی چەند مانگێک لەسەر یەک کەنگر بخورێت سوودێکی زۆر زۆر باشە مامۆستا جەلال ئێگە قسە بکەین لەسەر ئەوەی کە بەکارهێنانی بە کوڵاوی کە پێم وایە زۆرترین شێوازی بەکارهێنانی بۆ خواردن لە نێو کوردەواریدا بە کوڵاوی بەکاردێ کە دەیکوڵێنن بەکارهێنانی بە کوڵاوی چه سوودێکی بۆ جەستە هەیە ئەگەر نەکرا کەسێک بە فرێشی بەکاری بێنێ دەکرێت بە کوڵاوی بەکاری بێنێ وەکو چۆن شلەیەک لێ ئەنرێت با بڵین پاکەکرێت کە دوو شتەکەی لێکرێتەوە پاکەکرێت دوور دەکرێت دڕکەکەی لێکرێتەوە دەخرێتە سەر ئاگەر پێوترێ زەرکردن لە کوردیا لە زمانی کوردیا ئەکوڵێندرێت دەتوانرێت دواتر ئەم وەکو شلەیەک بخورێت یعنی وەکو شلەیەکی پرتام و چێش بەپێی ئەوەی کە بەسەر پێکاتەکەی کە چی توی بۆ زیاد دەکرێت تەماتی بۆ زیاد دەکریان پیازی بۆ سوورەکرێتەوە لەگەڵ ئەکوڵێندرێت ئەوەکو شلەیەک دەتوانرێت لەگەڵ برنجا لەگەڵ ساوە لە گەشتی کە بخورێ ئەم قوڵاندنەش پلە دوو ئەگرێ لە ڕێژەی سوودەکان پلەسێ حتمما دەبێ بگەینە سەر ئەوەی کە سوورکردنەوەکە ئەوەزان کنر بە ماسی یا کنر کەباب نازانم پێم وایە ئەوەندە کنر بە کەبابی پێوتە لە کوردیا کورد بەداخەوە لە ڕۆکە پزیکەکانیش هەر داڵخێ لای کەبابەکەیە حەزمان لە گۆشتە بەڵێ ئێمە بەڵێ کە پێوتە کنر بە کەبابیان کنر بە ماسی مەبەستیان لەوەیە کنرەکە کە زەر دەکەن دواتر ئیگوشن بەداخەوە سوودەکەی لەوەیە کەمە بێتەوە کاتێک کە تۆ ئیگوشیت ئەوەی کە هەڵگری بەشێک لە کانزا و لە پرۆتین و لە مادە خۆراکیەکانە لە ناوەچێ زیاتر لەم حاڵەتە زیاتر ڕیشاڵەکە مێنێتەوە ئەگوشرێ دواتر لە ڕۆنا سوورەکرێتەوە ئەو ڕۆنە مامۆستامێ قسەم لەسەر ئەو بڵکەی بەکارهێنانی ڕۆنەکە تا چ ڕادێبێ ئایا ڕۆنەکە زۆر بێ یا کەم بێ وڵای ڕۆنەکە تا بکرێت کەم بێ بەس باە ئەوەی کە پێی سوورکرێتەوە واتا بشکرێت بە تایبەتی ڕۆنێک بێ کە بڵین بۆ ئەگەر ڕۆنی زەیتون بێت چکە تۆ ئەم خۆراکە هەموو ڕۆژێک نایخۆی خۆراکێکی با بڵین کەم و دەگمەنە لەوانەیە لە ساڵێکە مانگێکی خۆی لە مانگەکەشە لەوانێت چەند جارێک بیخۆی لەو حاڵەتەیە باشتری وایە بە ڕۆنی زەیتون سوور بکرێتەوە پیازی بۆ سوور بکرێتەوە لەگەڵیا و ئەو کنگری کە گوشراوە کە زرد کراوە گوشراوە تێ بکرێت وەکو کەبابی لێ باش هەندێک خۆشخۆرمان هەیە پرسیاری ئەوەیان کرد کە ئەگەر گۆشتی لەگەڵا تێکەڵاو بکرێ هیچ لە پێکاتە خۆراکیەکەی دادەبەزێ ئەو نا لەو حاڵەتی شلەکەی بێ لەگەڵ کنگر بە ماسی و کەبابەکە نابێ مەگەر بۆ شلەکە گۆشت بەجا بکڵێنی دواتر لەگەڵ قوڵ پێبات دەتوانرێت وەکو با بڵین پیاز و گۆشت و کەمێک ڕۆنی تێ بکرێت ئەو کاتە ئەتوانی وەکو شلەیەک بخورێ و گۆشتی تیاێ باشە مامۆستا جەلال پێشتر ئاماژەت بەوەدا کە ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە ئەکرێ ئیستیفادی باش لە ڕۆکی کنگر بکەن ئەمەوێ زیاتر لەسەر ئەوە قسەم بۆ بکەی بۆچی ئەوانەی کە شەکریان هەیە ئەکرێ سوودی زیادی لێ خۆی هەموو سوودێک کە باس کراوە لە کنگرا لە هەر ڕۆکیشکەیە
بەهۆی پێکاتیەک بۆ کەتیایەوە یا بەهۆی سیفەت و کردارێکەوەیە کە ئەو ڕۆکە ئەنجامێت بۆ نمونە کە ماڵین بۆ شەکرە باشە لە ڕێی چالاکردنی جگەر و چالاکردنی پەنکریاس و دەستگای هەرسەوە وا کات کە ڕێژەی با بڵین ئەنسۆلین زیاتر بڕژێتە ناوخوێنەوە کە ڕێژەی زیاتری ئەنسۆلین لە پەنکریاسەوە چۆن ناخوێنەوە شەکر ئۆتۆماتیکی دابەزێت ڕێژەی شەکر دابەزێت کەواتە بۆ شەکرە باشە ناڵێن عیلاجە ناڵێن چارەسەر واز لە چارەسەری دکتۆر بێنێ بڕۆ کنگر بخۆ تاواکەریی خۆراکی بۆ کەسانی کە شەکریان هەیە لە وەرزی بارە چەند جارە کنگر بخۆن ئەتوانین بڵین ئەو کەسانە بە بەراورد بۆ کەسانی کە کنگر ناخۆن ئەمانەش ڕێژەی شەکریان کۆنتترۆلتر و زیاتر دابێت لە وڵاتی خۆمانە زیاتر هەر بۆ چەند جۆرە کنر بەکاردێ بەس ئەوەندەی کە سەرنجم داوە کنگر لە بەتایبەتی لە بەشێک لە وڵاتە عەرەبیەکانە کە هەندێکیان نزیکن لە هێڵی سەرزەوی خۆمانەوە بۆکو چەرس بەکاری دێنن وکو بنێشت بەکاری دێنن حتا تۆکی وکو قاوە بەکاردێنن دوای هێندێک عملیەکە بەسەریا دێنن ڕێنمایی چی ئەکری ئێمەژە استفادانی لێ بکەین ئێمە دەکرێت وەبەرهێنان بکرێت لە ڕۆکە پزیشکیەکانە بەتابەتیش لە کنگرە بۆ نمونە بیر لەوە بکرێتەوە کە کنگر بێجگەلەوەی کە بە خۆڕسکی دەڕوێت بیر لەوە بکرێتەوە کە بە شێوەی تۆ و بە شێوەی زیادکردن وەکو چۆن لە قارچکو لە شتیکە یاکراوە دەکرێت وەبەرهێنان بکرێت و کشتتوکاری تا بکرێت زۆر بکرێت چەند دەشتێک تەرخان بکرێت کە کنگری تا بکرێت ئەزمونە تاقی کراوەتەوە لە ڕاو نەکراوە بەداخەوە تا ئێستا لاوانەیە من نەبیستووە لاوانەیە کرابێت بەڵام من نەبیستووە ئەگەر نەکرابێت ینی ئاواتەخوازیین کە بکرێت لەبەرەوەی کە مادەیەکی باڵین دەوڵەمەندە بە خۆراک و سوودی زۆر زۆرە لە ڕووی پزیشکی و لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی خۆراکیەوە و ئەتوانین بڵین ئەگەر بکرێت زیاد بکرێت بەڵام بەبێ پێین و بەبێ قڕکەری کیمیایی بەبێ ئەو دەستکاری کە مرۆڤ بەداخەوە بۆ هەندێک تر توانین بڵین ببێتە سەرچاوێکی داهات بۆ چەندین بنەماڵە و خێزان لە کوردستانە ئێوەکو ڕۆکناسان یا ئەو کەسانی کە کار لەسەر چارەسەری کوردەواری یا گیادەرمانی دەکەن ئەمێ ئەوە بپرسم یعنی کنر زیاتر یا کنگر زیاتر بۆچی بەکاردێنن بۆ چمە بەسێ زیاتر بەکاری دێن کنگر بەداخەوە ناکرێت ینی بەهۆی ئەوەی کە وەرزەکەی کەمە لە وەرزێکی کەمە هەیەوی لاواچی یەک دوو مانگیش هەبێت تا ئێستا هیچمان لەسەرەوە نەکردووە کە کنگر وەکو دەرمان دین بە خەڵک یان وەکو چارەسەر تەنها ڕێنمایی خەڵکەکەین کە لە بەهارا زۆری بخۆن زۆر بەکاری بێنن بۆی کە سوودیان پێ بگات لە بۆ چەوری بۆ فشاری خوێن بۆ قەڵەوی بۆ شەکرا بۆ ئەو نەخۆشیانە بەکاری بێنن لەبەرەوەی ماوەکەی کەمە ماوەی ڕوانی کنگر و کاتەکەی زوو تەواو بێ ڕێنمایی چییە بۆ هەڵگرتن و خەزمکردنی بەڵێ هەموو ڕۆکێک یان هەموو خۆراکێک هەتا هەڵبگیرێ بای خۆراکیەکەی لە دەسەدات کەمترە بێت بەپێی ماوەی هەڵگرتنەکەی بەڵام ئەگەر زەرد بکرێ و کەسێک ناچار بێ حەزی لێبێت لە هاوینە لە کاتی شکابی خوا ئەتوانێت بە شێوەی زەرکردنەکە زەردیکا و لە بە فرگرا هەڵی گرێت تا ماوەی 6 مانگێکی کێشە نیە بەڵام کە بوو بە ساڵ و ساڵێکی بەسەرا هاتەوە هیچ بەهایەکی خۆراکی نامێن بەداخەوە نەوەی نوێ ئەوانەی کە ئێستا تەمەنیان بەتایبەتی لە دوای جیلینەوەتەکانەوە کەمتر کنگر بەکارێنە ڕێنمایی چی بەوان من پێم باشە بەگشتی مرۆڤەکان بەتایبەتی ئەم نەوەیەکی ئێستا دروستە بێت دوورکەونەوە لەم خۆراکە ئامادەکراوانی کە ئێستا هەن بەتایبەتی ئەوەی کە بڵین پێوتر فاست فود خۆراکی خێرا ئامادەکراو لەبەرەوەی هیچ بەهایەکی خۆراکیانتیان نیە تەنها وزەیە بەداخەوە تەنها وزە ئەبەخشێ بە بێەوەی کە بەهای خۆراکی تیابێت ئەم خۆراکە کوردەواریە کۆنانە ئەم خۆراکانی کە با بڵین باو باپیرانمان یان نەنەحاجەکانمان ئامادەیان کردو بۆ ئێمە بەهای خۆراکی زۆر زۆرە بۆ وزە بۆ جوانی لەش بۆ پێست ینی تەنان من لەسەر چاوە خنمەتەوە ئەڵێ لە پێشینانە کەنگریان قوڵانووە بە ئاوەکەی کەسێک ئەگەر گەڕ بوو بێ یان کەسێک گەر هەستیاری حساسێتی خوددانە بوو بێ بە ئاوەکەی خۆی شۆریوە چاک بۆتەوە ینی شتی سەر و سەمەرە ئەخوێنیتەوە لەسەر چاوە مێژوویە کۆنەکانە لەسەر کەنگەر ینی تەنانەت پندی پێشینانی کوردیشی بڵین لەسەر هاتووە ینی چۆن دەڵی کەنگر لە شوێنێک ئەڵێ چۆن دەڵی مارانگەستو هەیە کەنگریش کە کەسێک لە شوێنە دانیشتووە ئەڵێ ئەو دڕکەی چوە بە شوێنێکە هەنی بۆ نمونە کەواتە ینی هەتا بکرێت دوورکەوینەوە لە خۆراکە ئامادە بۆ تازەکان ئەوەی کە باڵین خێرا ئاماداکرێت بگەڕێنەوە بۆ خۆراکە تەکنیکیش بەکاربێنرێ بۆی تامەکەی زیاتر خۆش تامی خۆش بکرێت قەیچەکە یان بە شێوازی تر لێ بدرێت شێوازی تازە بدۆزرێتەوە بۆی کە بە خۆراکی لێ دەست نەدات ئەوە بێتە سەرچاوێکی وزە و خۆراک بۆ ئێمە مامۆستا حەزەکەن هەر داوەتت بکەین ئەو کنەرەی کە بەدەستەوەیە بەرچاوی بینەرانەوە بێ بینەران ناخۆش وێ دەکەینەوانیش هەوڵ بدەن بیخۆین نەر بەکاڵی بە فرێشی پێم وایە سوودەکەی زیاترە ڕەگ و قەدەکەشی دەخورێ مامۆستا جەلال نییە بڵێ خۆی ئەخرێت بەڵام زیاتر ئەو لاسکەسپی کە با بڵین بە سوود ئەوە زیاتر ئەخورێت سوودێکی زۆر زۆری هەیە بۆ ئاژەڵ سوودی هەیە ئەو
پێم وایە ئاشڵ کەمترە حەزی لێ سوودی بەس بۆ درکەکە لاچێنێ خواژینە سوودی خۆی هەیە ئەکرێ وەکو ئالیک سوودی لێوە بگیرێت داهاتووە با بڵین تێکەڵی ئالیک بکرێ و شتێکمان لەبیر چووکە بۆ لە وەرزی بەهارە کەنگر ئەبێت بۆ لە وەرزێکی ترانی بۆ بەهۆش حکمەتێکی تری خوای گەورەیە کە هەموو خۆراکێک وەرزێکی تایبەتی خۆی هەیە ئێمە لە دوای زستانێکی دوور و درێژ و دانیشتن و کەم جوڵەیی تووشی سستیە بین کاتێم ڕۆکە بەهارانە خوین چالاکە بینەوە ڕیخۆڵەمان چالاکە بێتەوە گەدەمان چالاکە بێتەوە جارێکی تر سوودێکی زیاترمان پێەکات زۆر باشە مامۆستا جەلال قسەی کۆتایی چییە بۆ بینەران کە ئێستا تەماشای بەرنامەکەمانەکەن قسەی کۆتایی من ئەوەیە کە یعنی ئەم کەنگرە لە یان هەر ڕۆکە بەهارەکان بەگشتی لە ئاستێکی بەرزترا بیری لێ بکرێتەوە دەستان خۆش بێ بەرنامەیەکی لەسەرەکەن خەڵک و شارەکەنەوە بەڵام ئەگەر لە ئاستێکی بەرزترا بێ مامۆستایانی زانکۆ لە کشت و کاڵ یان خوێندنی باڵا یان بۆ نمونە لە شوێنەکانی تر یان حکوومەت لانی تەندروستی بێتە سەرخەت و بەرهێنان بکەن لەم بوارەیە و ڕێنمایی خەڵکن کە چۆن بەکاری بێنێ و بابلین سوودەکانی زیاتر دەخن بۆ خەڵکی دڵنیام و بەرهێنانی تیاکرێت و دڵنیام خەڵکێکی زیاتر ئەگرێتەوە بۆ سروشت بەهۆی ئەم جۆرە بەرنامانە خۆت لە ماڵەوە بەهاران بەکاری دێنی بەس خۆش بیاخوا بینەرانی خۆشەویست بەم شێوازە و بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جاری بەرنامەی بەهاری قسەمان کرد لەسەر ڕۆکێک کامە دڕکەکەیەتی بەڵام بە جۆرێک لە جۆرەکان وەختێکە بەرگەکەی دەرەوەی لا دەبەی تامێکی زۆر خۆش لە ناوەوەیە هەیە ئەمەش بۆ خۆی دروستکراوێک و دیارەکی خۆی میهرەبانە بۆ ئێمە تاوەکو ئەڵقەی داهات و قسەکردن لەسەر ڕۆکێکی تری کوردەواری سوود و زیانەکانی و بەکارهێنانی خواتان لەگەڵ